سندیکای کرێکارانی شێرکەت واحد و ئاخێزی شۆڕشگەڕانەی ژنجیان ئازادی. سندیکای کرێکارانی شێرکەت واحدی تاران و دەوروبەر ڕۆژی سیوێکی خەرمانانی ساڵی 1402 دوایین هەڵوێستی خۆی سەبارەت بە بزوتنەوەی شۆڕشگەڕانەی ژینە لەژێر ناونیشانی چەند خاڵێک سەبارەت بە ئاخێزی ژنجیان ئازادی و هەڵوێستەکانی سندیکا لەو بابەتەوە بڵاو کردەوە. لەو نووسراوەیەدا هاتووە ئەم ئاخێزە تەنیا دێژ بە حیجابی زۆرم لێ و گەشتی ئێرشاد نەبوو، بەڵکو خەباتیشە لە پێناو دەستەبەرکردنی بەرابەری ژن و پیاو لە هەموو بوارەکاندا و هەروەها گەیشتن بە ئازادی و دادپەروەری و کۆتایی هێنان بە هەر چەشنستەم و چۆساننەوەیەک کە تا ئێستاش ئامانجی سەرەکی و بەدی نەهاتووی زۆرینەی خەڵکی بێبەشی وڵاتە. لەو بابەتەدا وێڕای ئاماژە بە گیانبەختکردوانی بزوتنەوەکە و لەوانە 7 منداڵ و تازەلاو ڕژیمیان بە بەرپرسیاری ڕاستەوخۆی ئەو جەنایەتانە ناساندووە. هەروەها سەبارەت بە بەشداربووانی ئەو بزوتنەوە شۆڕشگەڕانەیەش هاتووە کرێکاران و بە تایبەتی منداڵانی بنەماڵە کرێکاریەکان لەوانە خوێندکاران و دانیشتوویان لەم ناڕەزایەتیە سەرتاسەریانەدا حوزوری بەرچاویان هەبوو. ئەو لاوانەی لە ناڕەزایەتیەکاندا گیانیان لەدەستاوە و هەروەها ئەوانش کە بە تۆمەتی ساختە و دانپێدانانی زۆرم لێ سزای لە سێدارەدانیان بەسەردا سەپێنرا خۆیان کرێکار و زەحمەتکێش بوون. لێرەدا پرسیارێکی بنەڕەتی هاتووەتە ئاراوە، ئەویش ئەوەیە کە لەگەڵ ئەم کەش و هەوای پڕ لە خەفەقان و ئەمنیەتیە و لە هەمان کاتدا پەرەسەندنی هەژاری و بێعەداڵەتی و تاڵانکردنی سامانی گشتیە دەبێت چی بگرێت؟ وەڵامی کرێکارانی شێرکەت واحدیش هەر ئەو وەڵامەیە کە سەرجەم هێز و ڕێکخراوە و حیزبەکانی سەر بە گوتاری سۆسیالیستی بە پرسە ئاڵۆزەکانی پەیوەست بە بزوتنەوەی شۆڕشگەڕانەی ژنجیان ئازادیان داوەتەوە. خاڵە سەرەکیەکانی ئەم وەڵامە چین؟ پێویستە وشەی ژیان بە جۆرێک مانە بکرێتەوە کە دروشمی نانکار ئازادی حکوومەتی شوڕایی لێ بکەوێتەوە. ئازادیش سەرنجام دەکرێت بە ڕزگاری ئابووری لێک بدرێتەوە. بۆ دابینکردنی هەموو ئەمانە پێویستە هەڵوێستە سیاسیەکان و داواکاریە ئابووری ئەداڵەتخوازانە و دیموکراتیکەکانی بزوتنەوەی چینی کرێکار زاڵ ببێت. لەسەر ئەم بنەمایە پێویستە چینی کرێکار لەوانە کرێکارانی خانەنشین و پلە موعەلیمان و کارمەندان هاوپەیمانەکانی خۆی واتە بزوتنەوەکانی ژنان، لاوان، دادخوازان، چالاکانی ژینگە پارێز و هەروەها مافە پێشلکراوەکانی نەتەوە ستەملێکراوەکان بە باشی بناسن، لەگەڵیان کارلێک و هاوکاری و هەماهەنگی بکەن و سەرنجام یەک بگرن. چینی کرێکار ناتوانێت ئەو پێگەیە بەدەست بهێنێت بە مەرجێک لە هەموو ئەزمون و دەستکەوتەکانی پێشووی خۆی و هاوپەیمانەکانی سوود وەرنەگرێت لە ئاستێکی سەراسەریدا لە باری چینایەتی و سیاسیەوە خۆی ڕێک نەخات و لە هەمان کاتدا بەکردەوە سەر بەخۆی خۆی لە دەوڵەت و خاوەنکار و هێزە دژە کرێکاریەکان نەپارێزێت. لەسەر ئەو بنەمایەیە کە کرێکارانی شێرکەت واحد جەختیان لەوە کردوێتەوە کە ڕزگاربوون لە کۆتوبەندەکانی ئێستا بە تەنیا لە شەقام و بەبێ بەشداریکردنی زۆری نەو یەکگرتووانی چینی کرێکار بەگشتی ممکن نابێت. ئەوان پێشتریش ئەم ڕاستیەیان باس کردووە و سەنە نوێ جەختیان کردوێتەوە کە چینی کرێکار بە یەکگرتووی و ڕێکخراوبوون و سربەخۆبوون بەهێزتر دەبێت و بەبێ ئەوە لە ئاستچینە خاوەنە سەرمایە و دەسەڵاتدارەکاندا شکست دەهێنێت. کرێکارانی سندیکا هەروەها ئەوەیان وەبیر هێناوەتەوە کە ڕێکخراوە دەوڵەتیەکانی وەک شوڕای ئیسلامیەکانی کاروخانەی کاریگەر بە تەواوی لە پێناو بەهێزکردنی ئەو نیزامە سەرمایەداری و دژە کرێکاریەی ئێستادا کە تێدا سوودمەندن بە هەموو ئەو ئیمکاناتەی کە دەسەڵات خستوویەتە بەردەستیان بە شێوەیەکی هەمەلایەنە خەریکی کۆنتڕۆڵکردنی کرێکارانن. ئەوان هەروەها جەختیان لەوە کردوێتەوە کە چ لە پێش بزوتنەوەی ژیان ئازادی و چ لە دوای بزوتنەوەکە تاکو ئێستا گەلێک جار سیاسەت و ڕێو شوێنە فریوکاریەکانی ڕێکخراوە دەستکردە دەوڵەتیەکان و هەوڵی سەرکوتگرانەی هێزە ئەمنیەتیەکان و سناریۆ ساختە و دووبارە بووەکانیان مەحکوم کردووە.
کرێکارانی سندیکای واحد نووسیبیانەکە سەرکوتگەران ژمارەیەکی زۆر لە هەڵسوڕاوان و نوێنەرانی کرێکاران و مامۆستایان لەوانە ئەندامانی سندیکای واحدیان بەل لە ڕۆژی جیهانی کرێکاری 1401 و دوای ئەو ڕۆژەش دەستبەر کردووە و بە تۆمەتی جۆراوجۆر و سزای قورس لە زیندانەکاندا ڕاگرتووە. ئەم کرێکارانە لە کۆتاییدا جارێکی تر جەختیان لەسەر ئەوە کردوێتەوە کە چارەی کرێکاران و زەحمەتکێشان تەنیا یەکگرتووی و ڕێکخراوبوونە. کرێکارانی سندیکای واحد لە دوا ڕستەی ئەو تاردا هیواداری خۆیان بۆ وەدی هاتنی دادپەروەری لە ئێران و لە سەرانسەری جیهان دووپات کردوێتەوە. هیوای ئەم کرێکارانە بۆ بەرقەراربوونی دادپەروەری سیاسی و کۆمەڵایەتی لە ئێران واقعیە. خەباتی ڕوو لە گەشەی کرێکاران و زەحمەتکێشان لانیکەم لە بەفرانباری 96ەوە هەتا ئەمڕۆ ئاسۆی دۆخی ڕوو لە داڕمانی ڕژیم و شکست هێنانی هێزە ڕاستڕە و ڕاستە توندڕەوەکان و هەروەها بێتوانایی بورژوازی جیهانی پشتیوانی ڕاستۆخۆ و ناڕاستۆخۆی کۆماری ئیسلامی و ئیمکانی دامەزراندنی حکوومەتێکی پاڵپشت و پارێزەری بەژەوەندیەکانی کرێکاران و زەحمەتکێشانی ڕووناکتر کردوێتەوە.